سەباسەکەم لەسەر کاگەی کللتوری لە شاری سلێمانی کەیچەکە لەو کارگانەی کە لە ئێستاە کۆمەڵی کاری هوەری و کۆمەڵێک پرۆژەی هوەری گەورەی تێدا جێبەجێکرێت و لە ڕێگای دروستکردنی ئەو خولانە و بە تایبەتیش لە ئاڵگۆڕی با بڵین بابی ئابووری هەموو جیهانیان لە ئێستاە ئیش و کاری دەستی بۆ تەبابەتێکی گرنگ و لە سەرانسەری جیهانە گرنگی پێدرێت و بە تایبەتیش لە نێو کوردستان و لە شاری سلێمانی و لە ڕێگای دروستکردنی خولەکانەوە بەشداریکردنیان بۆ ئەوەی فێرکردنی هەندێک کاری دەستی و هەندێک کاری باشکە بتوان لە داهاتەوە بێتە سەرچاوێکی دارایی باش بۆ ئەو کەسانە بابەتێکی گرنگە لە کارگەی کللتوری و لە ڕێگای و پرۆژانە و کە کردویان و لە ڕێگای چەند خولێکەوە و بەشداریکردنی بەشێک لەو کەسانی کە بەشداری خولەکانیان کردو لە دواتریش لە دوای تاوبوونی خولەکە وەکو وەرکشۆپێک وەکو نمایشکردنی ئەو کارانەوە سوود وەرگرتنیان لە کاتی بەشداریکردنیان لە خولەکانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و لە ڕێگایەوە کاریان کردو لەسەرەوەی کە بابەتەکان نمایش بکرێت و خەڵک بچن سەردانی بکەن و وەکو ئاماژەشم پێکرد لەو گۆڕانکاری ئابووریانی کە لە جیهانە هەیە خەڵکی لە ئێستاە کارەکەن لەسەرەوەی کە بەشێک لە بژێوی ژیان و دابینکردنیان هەوڵبن لە ڕێگای دەست و کاری دەستی و توانە و هێزی خۆیانەوە کار لەسەرەوە بکەن کە بودجەیەک یاخود پارێکی سربەخۆی خۆیان هەبێتەوە بتوان سوودی لێ ببینن دا کارگەی کللتوری سلێمانی کە بۆتە بەشێک وەکو ڕەمزێک لەم شارە کار لەسەرکرێکە لە ڕێگای چەندین با بڵین ئەو گەلەریانەوە و ئەو شوێنانی کە تێدایەتی کاری لەسەرکرێت و هوەر و هوەرمەندان تێدا کۆ دەبنەوە لە ڕێگای پرۆژەکانیانەوە کاری باشەکەن. لا کارگەی جگەرە کە ئێستا وەک سنتەرێکی کللتوری و چالاکی نمایشی هوەری و کللتوری تێدا نمایشەکرێت ئەمڕۆ 6 دوانزە بابوونەی کۆتایی هاتنی چەند خولێکی هوەری لە چەند بوارێکی جیاوازدا ئیڤێنتێکی جیاواز ڕێکخرا. ڕێکخراوی کللتور و گەشە پێدانی بەردەوام بە هاوکاری پەیمانگای گوێتە و دامەزراوەی ئەڵمانی بۆ هاریکاری نێودەوڵەتی گیز و BMZ بابوونەی کۆتایی هاتنی خولەکانی تایبەت با دروستکردنی خشڵ و ئەنیمەیشن و نووسینی سیناریۆ لە پرۆژی جیهانی بۆ کللتور و پیشەسازی داهێنەرانە ئیڤێنتێک بەو بۆنەوە سازکرا. لە هەمان کادا ئیڤێنتەکە وەک بازاڕێک و پشتگیریەک دەبێت بۆ بەشداربوانی خولەکان. لە ئیڤێنتەکەدا بەرهەمەکانی چەند مانگی دەستی بەشداربوانی هەرسێ خولەکە نمایشەکرێن و هەوڵ دەدرێت لە ڕێگەی بازاڕیکردن بۆ بەرهەمەکانیانەوە هانیان بدرێت تا بەردەوام بن لە سەرکارەکانیان و ببنە خاونکار لە بواری خۆیاندا. هەر لەسەر گرنگی ئەم پرۆژێ و ئامانجی پرۆژەکە و قسەکردن لەسەر هەبوونی ئەم جۆرە چالاکی پرۆژانە تا چەند گرنگە هاوکارانمان دوو لێ دوانیان بۆ ئامادە کردوین کە تایبەتن بە پرۆژەکە کاوانیش بەڕێزان سۆران نەقشبندیە کە خۆی بەڕێوبەری پرۆژەکەیەوە هەروەها دەریابەکر عەلی کە خۆی فێرخواز بۆ لە نێو پرۆژەکەیە هەردووچیان قسەیان کردووە بۆ پرۆگرامی کورزان مەگەزین بە لە دەمی خۆیان و بزانین چۆن باس لە پرۆژەکەکەن. طبعا ئەمڕۆ کۆتا ڕۆژی با بڵێن ئەو وەرکشۆپەیە کە ماوەی 3 مانگە گۆتەی ئەڵمانی بە هاوکاری دارایی BMZ وەزارەتی دارایی ئەڵمانی هەروەها بە هاوکاری OCSD ڕێکخراوی کولتور و گەشەپێدانی بەردەوام لە سلێمانی لە کارگەی کولتوری بۆ ماوەی 3 مانگە وەرکشۆپێکی درێژخایەن کە خۆی لە ئەسڵا سکۆڵەرشیپێکە کورسێکی خوێندن بوو کە ئەویش بۆ زیاتر پێگەیاندنی کادری پرۆفشناڵە لە 3 بواری جیاوازە. بوارەکان یەکێک لەوانە دروستکردنی خشڵ و زێڕ و زیوە بە شێوەیەکی تەکنیکی و مۆدرن و تازە، یەکێکیان سکرێپڕایتینی فیلمە کورتە فیلم و ڕێکلام و فیلمی درێژ، هەروەها دانەیەکیشان دروستکردن و پێگەیاندنی کارێکتەر و باگراوندە لە ئەنیمێشنە. ئەمانە بە شێوەیەکی زۆر تێر و تەسەل ڕێکخرابن. مامۆستاکانیان مامۆستای زۆر باشن لە ئاستی نێودەوڵەتی یا خەڵکی باشمان بۆ ئامادە کردوون کە بتوانن لە ماوەی ئەو 3 مانگەیە زۆرترین ئیمپاکت و کاریگەریان هەبێت لەسەر با بڵێن فێرخوازەکان.
سەرەتا کە بەشداریم کرد لەم کۆرسەیە خۆم چەند شتێکم دەربارەی ئەنیمێشنە زانیوە حەزێکی زۆرم هەبوو بۆ ئەنیمێشن چەند کارێکی بچووکم کردبوو بەڵام بە خۆشحاڵی و ئەم هەلم بۆ ڕەخسا کە بەشداریم دەورەیەکەم و هەنێشتی زۆر باش فێر بووین و ئێستا حالی خەریکی دروستکردنی ئەنیمێشنێکین وا بەرە کۆتاییەچێ لەگەڵ بەشی سینەما ئەنیمێشنێکمان دروست کردووە بە نزیکانەی شەڵا ئەیبین و ئیشێکی زۆر جوان دەرەچێت. دەستخۆشی بۆ هاوکارانمان بابەتی ئەنیمێشن و دروستکردنی ئەنیمەیت و فێرکردنی خەڵک لە ئێستای بابەتیشی گرنگە لە جیهاندا.